لە گوندی گۆبتەپە وەکو نەریتێکی ساڵانە لە دەژنی قورباندا قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. سەر لە بەیانەیەکی زوو بە نیازی قوربانیکردن زۆرینەی خەڵکی گوند لە نێو ماڵەکانی خۆیاندا بە نیازی ڕەزابوونی خوای دەست دەکەن بە ئەنجامدانی قوربانیەکان. دوای جیاکردنەوەی گۆشتەکە هەر کەسە و بەرەو مزگەوتی گوندی دەبەن و لەوێ کۆی دەکەنەوە و دوای سەرژمێری دانیشتوانی گوند بە پێی ژمارەی دانیشتوان گۆشتەکە دابەش دەکەن. ئێمە ساڵانام قوربانیەکەین بەیانەکەی مامەسا لە مزگەوت هەموو خەڵک ئاگادارەکات هیچ کەسێک لە ماڵی خۆی سەرێ بڕێ وردێکا و ئەهێنێ ئێمەش لێرە لەگەڵم کۆمەڵە گەنجایە خوا لێیان ڕازی بێ ئێمە بەشێکەکەین و ئیتر جیایەک نەرمە بەجیا یەسەق بەجیا ئەو کاتە هەمووی کێشین کە کێشامان بۆ نمونە دیەکەمان سەر و 1000 نەفەرەوەیە ئەو کاتە بە پێی کێشانەکەی خۆمان دابەشەکەین بەسەر ئەو 1000 نەفەرەیە جاری وایە 700 غەرام جاری وایە کیلۆیەک نەفەری جاری وایە سەر و کیلۆ ئیتر ئەوها بۆ شێوازە تەوزیعەکە. ئەم نەریتە لە دێر زەمانەوە بۆ دانیشتوانی گوندی گۆبتەپە ماوەتەوە و سەرپەرشتیاران دڵخۆشن کە پارێزگاریان لەم نەریتە کردووە. ئەمە نەریتی خۆمان هەر لە باو باپیرانمانەوە بوو ئێمە چەند ساڵە باو باپیرمان قەدیمان هەر ئەو حیوانەی کە دەسەرە بردرا دەهاتین لەبەر دەم مزگەوتەکە سەرمانە بڕی بەس ئێستا لەبەر ئەوەی تۆزێک گەرمایە و جیاوازەکە تۆزە حیوانەکە زۆرە وامان لێ کردووە بۆی کار ئاسانی بۆ ئەم خەڵکەی لێرە عەزێتیان نەبێ کولی ماڵی لە ماڵی حازرێکا و نەرمە و یەسق وردێکە و حازرێکە بەس لێرە جیاکەین لەوەتی وەڵعی بڵێم لەوەتی من هەم خۆم تەمەنم تقریبا 55 ساڵە لەوەتی بەبیرم بە هەروە. گەنجانی گوندیش هاوکاری باشن لە پرۆسەی جیاکردنەوە و دابەشکردنی قوربانی و دەژڵێن لە داهاتوو پارێزگاری لەم نەریتە جوانەی گوندەکەیان دەکەن. سواس بەخوام نەریتە هیوا و باپیرانە بۆمان ماوەتەوە لەوانەوە بۆمان ماوەتەوە بەڵێنیشە دەین ئەوانی بتوانین لە داهاتووشە بیپارێزین و سواس بۆخوا ئەم ساڵ لە چاو ساڵەکانی تر خێرێکی زۆر باشکراوە لە چاو ئەوەی نەبوونی موچێ و قەیرانێکی گەورەی لە وڵاتەکەمان بەڵام خێرێکی زۆر باشکرا و ئەو کاریگەری نەکردوتە سەر خێرکردنی خەڵک. ئێمە گەنجانی گۆبتەپە زۆر ئەوەی پێمان بکرێ هاوکاریانەکەین و لە داهاتووشە زیاترەکەن ئینشاڵڵا کەمتر ناکەن. سونەتی قوربانی بە کۆمەڵ جگەلەوەی بۆتە نەریتێکی ساڵانەی بەشێک لە گوندەکانی کوردستان دانیشتوانی گوندەکان بە هۆکاری زیادبوونی بەرەکەت و برایەتی دەزانن و بەڵێن دەدەن لەسەری بەردەوامن و هیچ کاتونی نەکەن. ڕەبیر محەممەد کەناڵی پەیام گوندی گۆبتەپە سەر بە قەزای چەمچەماڵ.